سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین سەردێڕەکان دەست پێ دەکەم. مەسرور بارزانی داوای دروستکردنی هێزێکی سەربازی دەکات و هێرشی توند دەکاتە سەر یەکێتی. سەرکردەیەکی یەکێتی داوای کودەتا دەکات. 6,000 کەس لە هەرێمی کوردستان دادەمەزرێن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامەکەی ئەمڕۆیدا کە بەهۆی بوونی کێشە لە نێوان تیمی وەزاری پارتی وێکێتی لە ئەنجومەنی وەزیران بڵاوی کردەوە داوای کردووە هێزێکی هاوبەش لە نێوان وەزارەتەکانی دارایی و نەوخۆ و پێشمەرگەدا دروست بکرێت و دەواازەکان بەو هێزە بسپێررێن بۆ ڕێگری لە قاچاقچێتی. مەسرور بارزانی لە پەیامەکەیدا چەند مەرجێکی بۆ گفتوگۆ و ڕێکەوتن لەگەڵ یەکێتی خستۆتە ڕوو کە خۆی لە 5 خاڵدا دەبینێتەوە و لە یەکێک لە خاڵەکاندا باس لە دروستکردنی هێزێکی هاوبەش دەکات بۆ سەرپەرشتی خاڵە سنووریەکان لەلایەن ئەو هێزەوە. لە یەکێک لە خاڵەکانی تری پەیامەکەیدا مەسرور بارزانی بەڕوونی ئاماژی بۆ کردووە کە کێشی نێوان پارتی و یەکێتی بەشێکی زۆری پەیوەستە بە تیرۆری هاوکارجاف ئەفسەری هێزەکانی دژە تیرۆر لە شاری هەولێر. هاوکات لە بەشێکی پەیامەکەیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی تۆمەت بۆ یەکێتی درێژ دەکات و بە هۆکاری قەیران و دروستبوونی دۆخەکە ناوی دەهێنێت و دەڵێت بەرپرسیارەتی ئەو دۆخەی کە دەگوزرێت لە ئەستۆی یەکێتیە و یەکێتی ڕێگرە لە هەنگاوەکانی چاکسازی. لە پەیامەکەیدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت ئاماژی بۆ کردووە کە یەکێتی لە سەرەتای کابینەکەوە داوای شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و لە مەرکێزیەتی کردووە و ئێستا داوای ئەوە دەکات کە خەرجیەکان بکرێنە خەرجی مرکزی، بەڵام دەبێت ئەوەش بزانن کە دەبێت داهاتەکانیش بکرێنە داهاتی مرکزی و بەتایبەت داهاتی خەڵەسنووریەکان بخرێنە ژێر چاودێری چڕی مرکزیەوە. پەیامەکەی مەسرور بارزانی دوای ئەوە هات هیچ ئەندامێکی تیمی یەکێتی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ ئامادە نەبوو. ڕاستەوخۆ دوای پەیامەکەی مەسرور بارزانیش تیمی یەکێتی لە گروپی وەتساپی تایبەت بە ئەنجومەنی وەزیران دەرچوون. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت قەیرانی سیاسی کاریگەری خراپی بۆ سەر باری ئاسایش ئابووری دیبلۆماسی کۆمەڵایەتی و تەنانەت قەواری هەرێمیشەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تا دێت ئاڵۆستر و قوڵتر دەبێتەوە. دەژڵێت ئایا دەرفەت و پێشهاتێکەیە کە ژەنەڕاڵێکی پێشمەرگا کودەتایەک بەسەر دەسەڵاتی هەرێمدا بکات و هەموو هێزەکان لە مەیدانی سیاسی دوور بکاتەوە. خۆزگا ئاریاس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە وتارێکدا کە لە بەشی قەڵەمی ماڵپەڕی شارپرێز بڵاوی کردوتەوە بە ناونیشانی قەیرانی سیاسی تاکەی دەڵێت قەیرانی سیاسی لە هەرێم تا دێت ئاڵۆستر و قوڵتر دەبێت. سەرکردایەتێکی یەکێتی دەژڵێت ئایا سەرۆکی حکوومەت کە بەرپرسی یەکەمی دروستکردن و چارەسەرکردنی کێشەکانیشە بەتەمای چییە؟ ئایا لایەنە سیاسیەکانی کوردستان بەتەمای چین؟ ئەوەی دیارە لەبەر کۆمەڵێک هۆکار و پاساوی نابەجێ ئامادەی دانیشتن و دیالۆگیش نین. وەزیری نەخۆی عێراق لەبارەی دامەزرانی 6,000 کەس بۆ پاسەوانی سنوورەکانی هەرێم پەیامێکی بڵاوکردەوە و ڕایگەیاند 6,000 پۆلیس بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان دادەمەزرێن. بارپرسێکی باڵای سەربازی هەرێمیش لە بەغدا دەڵێت ئەوانەی دادەمەزرێن خەڵکی هەرێمی کوردستان دەبن. دوای پەسەندکردنی بودجەش دامەزراندنیان دەست پێ دەکات. لیوە عەبدولخالق تەڵعات نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند ئەو 6,000 کەسەی وەزیری نەخۆی عێراق ئاماژەی پێکردوون کە وەک پۆلیسی سنوور دادەمەزرێن خەڵکی هەرێمی کوردستان دەبن و ئەرکی پەرستنی سنووریان پێدەستپێرێت. دەژڵێت چەندین جار وەزیری نەخۆی عێراق و بەرپرسانی ئەمنی عێراق و هەرێمی کوردستان سەردانی سنوورەکانیان کردووە و بڕیارە تا دووە خاڵی سنووری بنکەی چاودێری و پاراستنی سنووری جێگیر بکرێت و سنوورەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دەوروبەر کۆنتڕۆڵ بکرێت. بڕیارە لە مانگی شوباتی داهاتوو ئینتەرنێتی هەرزان و بێبەرامبەر بدرێتە هاوڵاتیان و جێگری سەرۆکی لیژنەی گەیاندنیش دەڵێت 3 پاکێج ئامادەکراون و یەکێک لە پاکێجەکان بێبەرامبەرە بۆ هاوڵاتیان. ئیبراهیم میرانی جێگری سەرۆکی لیژنەی گەیاندن لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بە پێی بڕیاری وەزارەتی گۆستنەوە و گەیاندنی عێراق
لە دوو ڕێگەوە نرخی ئەنتەرنێت لەسەر هاوڵاتیان هەرزان دەکرێت و داشکاندنەکە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. جێگری سەرۆکی لیژنەی گەیاندن ڕوونی کردەوە 3 پاکێج ئامادەکراون بۆ هەرزانکردنی نرخی ئەنتەرنێت لەسەر هاوڵاتیان. پاکێجی یەکەم حکوومەت خۆی 10 گیگابایت لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دەگەینێت و بێ بەرامبەر مانگانە دەدرێت و پاکێجی دووەم 100 گیگابایت بە 15,000 دینار دەدات بە هاوڵاتیان. ئیبراهیم میرانی وتیشی بڕیارێکی دیکەی حکوومەت ئەوەیە لە مانگی داهاتوو هەمانگی لەگەڵ کۆمپانیەکانی بۆری گەیاندن کراوە و نرخی کارت و بەکارهێنانی ئەنتەرنێت داشکاندنی بۆ بکرێت و بە شێوەیەک بێت لەگەڵ ڕەوشی ئابووری هاوڵاتیان بگونجێت. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.